ئەم جیازە بە ئیسراحەت ساعتی 200,000 ئەم ساڵ بەهۆی بڕینی ئینتەرنێت لە وڵاتی ئێرانەوە ساری ئەم جیازە بەرز بۆتەوە بۆ 310,000 فرۆشتنی ئێمە. یاری ئەلکترۆنیەکان نرخیان بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە بە جۆرێک هەندێک ئامێر تا 120,000 چۆتە سەر ساڵانە لەگەڵ تەوابوونی وەرزی خوێندن خەڵکی دەستی مناڵەکان یەگرت و ئەهات پلەیستێشنێک یاخود ئێکسبۆکسێکی بۆ کڕی بەڵام ئەم ساڵ بابەتەکە بێچەوانە بۆتەوە و خەڵکی زیاتر ڕووی لە فرۆشتنی کردووە. من هاتوومەتە مەزادخانەکەی خوارەوە کە ناوجەرگەی کڕین و فرۆشتنی یاری ئەلکترۆنیەکانە و لێرە هاتوومەتە لای کاک بەهرۆز خاوەندوکان. کاک بەهرۆز سڵاو لێبێت. ئەگەر پێم بڵێ ئەم هێرشە پێچەوانەیە بۆچی و هۆکاری گرانبوونەکەی چییە ئەم یاری ئەلکترۆنیانە کە بەم شێوازە جاران خەڵک بە لێشاو ڕووی لە کڕینیەکە لە دوای تاوابوونی وەرزی خوێندن ئەم ساڵ بۆچی هێرشەکە پێچەوانە بۆتەوە؟ ئەم ساڵ سەرەتا سڵاودان لێبێت دووبارە بەخێر بن. ئەم ساڵ لە جیاتی ئەوەی سعرەکان هەموو ساڵێک لە کاتی خوێندنا سعر بەرز بووە بەڵام ئەم ساڵ زۆر بەرز بووەوە. بۆ نمونە ئەگەر پلەی چوارێکی سلیم بکەین بە نمونە لە ساڵانی پێشوە بۆ 2 ساڵ بۆ 3 ساڵی پێش ئێستا باسەکەین ئەم جیازە بە ئیسراحەت ساری 200,000 ئەم ساڵ بەهۆی بڕینی ئینتەرنێت لە وڵاتی ئێرانەوە ساری ئەم جیازە بەرز بۆتەوە بۆ 310,000 فرۆشتنی ئێمە. ڕاستەخۆ خۆمان بە 290,000 لە خەڵکی یەکڕین یعنی فەرقێکی زۆرە جاران بە 200,000 ئەمان فرۆشت و خێری شێکرد. ئەم ساڵ لەگەڵ ئەوەی کە سعر ئاوا بەرز بۆتەوە کڕیار لە جیاتی ئەوەی بێ جیاز بۆ مناڵەکەی بکڕ ڕاستە کڕیار هەر هەیە بەڵام لە جیاتیوی جیاز بۆ مناڵەکانیان بکڕن زۆرینیان نەیفرۆشن چونکە سیعاری جیاز بە شێوازێکی زۆر بەرچاو بەرز بۆتەوە. هۆکارێکی دیاریکراو هەیە کە ئەم گرانیە کە جیهازەکە گران بۆ هۆکارێکی جدید چیە لەسەرەوە؟ هۆکارێکی جدی یەکەم بڕین ئینتەرنێتە لە وڵاتی ئێران داخڵ نەبوونی ئەشیایە کە لە هیچ ئەشیا داخڵ نابێت تا مانگێک پێش ئێستاکە نە بە تیارە نە بە ئاو نە بە وشکانی جیاز داخڵ نابوو ئەم جیازانە ساریان زۆر بەرزەوە. بۆ نمونە ئەمە ساڵانی پێشوو ئێکسبۆکسێکی سێریزێسە نرخی 260 دلار بوو ئەمڕۆ بە کۆنی 2024 یا 2025 بە 400,000 کە ئەگاتە نرخ لۆکەکەی پێشتر. واتە بە شێوازێکی گشتی ئەتوانین بڵین ئێکسبۆکسێ یاخود پلەیستێشنێک جیاوازی نرخەکەی چەند گران بوو ینی بە دینار جیاوازی نرخەکەی ئەگەر بە دینار پێت بڵم ئەم پلەی چوارە با بڵێن ئەمە ساری یاسایی 150,000 بوو ئەمڕۆ بە 230,000 وەکو 230,000ش ئەم جیازانی کە ئەیبینی ئەم ئێکسبۆکسی لێ دەرچێت ئەم مەجموعە جیازی ئەم بەیانەیە کە من کڕیمە ئەوەی شت دێت مشتریەتە لای ئێمە جیازەکانی ئەفرۆشێت لای ئێمەش نامێنێت ئەم جیازانە بڕۆرە بازار بگەڕێ سەی ناو جامخانە و شوشەکان کە هەمووی چۆڵە لەبەر ئەم جیازانە کاکڕێ ڕاستەخۆ بۆ ئێران ئەڕات بۆ بەغا ئەڕات لەبەروی پێشتر لە بەغاوە ئاهات لە ئێرانەوە هات بەڵام مێسەر لەبەروی ئەشیا داغڵ نابێت ئەم جیازانە ڕاستەخۆ سعرەکەی زۆر بەرز بێتەوە. ئەوانەی ئەیکردن خۆهرە بێ بە گران بیکردنەوە ئەی ئەوە چۆنە ئەوانی کە ئەیکردن با بڵێن ئێستا بۆ نمونە ئەم جیازە کە من بچیت پێڵم ئەڵم جیازێکە ئێمە ئیعلانمان کردووە لە پەیجێکە ئەڵێن 290,000 پێین ڕاستەخۆ ئەگەر بێن بیکردنەوە بە 320,000 کردنەوە لێمە یعنی 20,000 30,000 گرادن ئەمەش بە شێوازی معاملە ئەبێ 20,000 زیاتر بێ بۆ فرۆشتن 20,000 گەمتر بێ بۆ معاملە.